پێنەدانی نەوتی پێویست بە ناوچە ساردەکان لە ئیدارەی سۆران وای کردووە هاوڵاتیان بە ناچاری پەنا بۆ بڕینی داری دارستانەکان ببەن. گوندنشینان دەڵێن بۆ ئەوەی دارستانەکانمان پارێزرا و بن و لەناو نەچن پێویستە حکوومەت نەوتی پێویستمان بۆ دابین بکە، چونکە بەرمیلێک نەوتی نزیک لە نرخی بازار کە پێیان درابوو بەشیان ناکات و دەمێکە کۆتایی هاتووە. بەڕاستی هەر ماڵێک زیاتر لە 3 بەرمیل 4 بەرمیل پێویستی بە نەفتیە. بەڕاستی دەسەڵاتداران و حکوومەت کە 1 بەرمیل نەفتیاندایە بەڕاستی زۆر کەمە بۆ خەڵکی. جا خەڵک کە سوتەمەنی نەبی و نەفت نەبی لەوانەیە هانە لە بۆ سوب بن لۆ برینی دار ببڕن و هانە لۆ دار برینی بن. جا بەڕاستی گەر حکوومەت هاوکاری خەڵکی بکات و نەفتی داتە خەڵکی ئەو خەڵکیش دارویشتوە نابڕن. جا داواکانی دەسەڵاتداران لە حکوومەتی بەڕاستی ئاورێک لە خەڵکی گوندەکان بدەنە بە تایبەتی و شوێنانێکە سادن نەفتیان بەسەر تەوزیعەکەن بۆی خەڵکە هانە لە بۆ ئەوی نەبات لە بۆ داربڕین نەبە. بەهۆی منتیقەچی سابکە کوردستانە پێویستیمان بە نەفتێ بە بەرمیلی نەفتە چێشیسن لە بۆی ژینگەکەمان پیس نەبیلۆی خەڵکەکە دارا نەبڕی ژینگەکە تێک نەسی بەڕاستی بە بەرمیلی نەفتێک هیچ لە وەزەکە ناگوێنە 3 بەرمیل 4 بەرمیل پێویستی پێ هاتە بەهارێ. بەخوا ئەلانەکانە پێش دەبم پێ ناکردن بە پێش قورئانان پێش دەبە هەر شۆ بەشم نییە ئیگە نەفت نەبی شۆ بم بچیە وەڵا پێم ناکرێت پارەم نییە بۆیە. نەوتەکە ئەو بەرمیلەی کە حکوومەت دانی ئەو بەرمیلە خەڵاس کردی کۆتایی پێهاتیە بەرمیلی دووەمە ئێستا بەکاردێن کە لە بازارن کڕیتەوە بێزگەلەوەی کە نەوتەکە بڕا نەوتەکە نییە کارەبا زۆر کەم بوتان بەلایکەمی هەمووی 5-6 ساعت کارەبا هەیە ئەوەش زۆر کاریگەری لەسەر لایەن خەڵکی دروست کردیە بەڕاستی زۆر موچە نییە و بەرپرسی فەرمانگەی ژینگەی ئیدارەی سۆران دەڵێت 150 دارستانەکانی ئیدارەی سۆران بەهۆی سووتان و بڕینەوەیان لە ناوچوون. ئەمەش کاریگەری خراپی لەسەر ژینگەی ناوچەکە دەبێت. بەپێی ئامارێک کە لە وەزارەتی کوشتکار بەڵاو کراوەتە ساڵی 2000 تقریبا 8 بۆ سەرەوە ڕەنگە نزیکەی 140 بۆ 50 دارستانەکانمان لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران لە ناوچەکە لە ناوچوونە بۆیە لە ناوچوونی دار و درەخت لە ناوچوونی دارستانەکان ئەبیتە هۆی زیان ئەبیتە هۆی ئەوەی کات گۆڕانکاریەکانی کەشەهەوە خێراتر و لە ناوچەکە ئێمە بکەین چونکە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران ناوچەیەکە بۆ هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بۆ عێراق و بۆ ناوچەکە گونجاوە لە ڕووی گۆڕانکاری کەشەهەبوونی سروشتەکەی. پێنەدانی نەوتی پێویست بە هاوڵاتیانی کوردستان لە کاتێکدایە کوردستان ناوچەیەکی دەوڵەمەندە بە نەوت، بەڵام دەسەڵاتدارانی هەرێم ئامادەنین نەوت بە نرخێکی هەرزان بدەنە هاوڵاتیان لە کاتێکدا هەر تاکێکی ئەم وڵاتە مافی ئەوەی هەیە لە سامانی ژێرزەوی و سەرزەوی پشتی هەبێت. بەڵام لە هەرێمی کوردستان تەنها چەند بنەماڵە و بەرپرس و دەستڕۆیشتوویەک خاوەنی هەموو شتێکن و هاوڵاتیانیش تەنها تەماشاکارن. ئازادۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام گوندی ئاکۆیان لە قەزای ڕەواندۆز.